I'm delighted to be here today with a strong team from the consulate, including my senior defence advisor, Colonel Sykes, and 4 members of my political team. لهمان کاتم رو خوشحالم که ولی سردانکم لبو شهری هەڵەبجە بەیاوەری تیمێکی گەورەتر لە کۆنسوڵگەری گشتی بەریتانیا و لە نێوان ئەوانیشدا بەڕێز ڕایۆشکاری سەربازی تایبەت کە لە هەرێمی کوردستان کار دەکات و 4 ئەندامیش لە تیمی سیاسی لە کۆنسوڵگەری گشتی بەریتانیا لە هەولێر. The United Kingdom wishes to see a strong Kurdistan region, and we urge all sides in the discussions between Erbil and Baghdad, the budget discussions, to show flexibility to come to a fair solution. بەریتانیا خوازیارە و کۆنسوڵگەری گشتی بەریتانیا لە هەولێر و برادە هاوکارانیشمان لە سەفارەی بەریتانی لە بەغدا تەشجیعی هەردوو لا دەکەن لە کوردستان و لە بەغدا بۆی کەوا بگەنە ڕێگە چارەسەرێکی گشتی و گونجاو و گشتگیر کەوا بە ڕەزامەندی هەردوو لە لایەنی فیدرالی عێراق و لایەنی هەرێمی کوردستان بێ بۆی کەوا بگەنە ڕێککەوتنێک لەسەر بودجە و لەسەر شایستەکانی هەرێم. My colleagues in Baghdad regularly see the Prime Minister and the political leaders there, and they raise this issue on a very regular basis. هاوکارانمان لە سەفارەی بەریتانی لە بەغدا بە بەردەوام چاویان بە بەڕێز سەرۆکوەزیرانی عێراقی و هەروەها سیاسەتمەدارانی عێراقی دەکەوێت و بە تەئکید هەر هەموو جارێک و لە هەر هەموو بۆنەکان تەئکید لەوە دەکەنەوە کەوا پەلە بکرێت زوو ئەو ڕێککەوتنە گشتگیرە ئەنجام بدرێت و بگەنە دەرەنجامی کۆتایی. Thank you very much. و بە شێوازێک کە ئەوەی شایستەیە مافی خۆی وەربگرێ و ئەوەشی کە مستحق نییە ئەوە قسێکی کەیە لە مەسەلەی گیر و گرفتەکانی کەسوکاری شەهیدان بە تایبەتی مەسەلەی زەوی و مەسەلەی خانووی خۆکرد و ئەو مەسەلەی قەرزی تەندروستی کەسوکاری شەهیدان ئێمە ئیشمان لەسەر کردووە و بەرنامەمان داناوە ئینشەڵا لە داهاتووە کاری ئەەکەین بێتە مایەی حەسانەوە و دڵخۆشکردنی هەم بەرکەوتوانی چەکی کیمیاوی هەم کەسوکاری سەربەرزی شەهیدان و لە پلان و بەرنامەی حکوومەتی هەرێمی کوردستانیش بۆ ئاوادانکردنەوەی شاری هەڵەبجەی شەهید لە ڕێگەی پارێزگاری هەڵەبجە و سەرجەم بەڕێوەبەرایەتیەکان ئەوەی تابعی هەر وەزارەتێکە ئێمە وەزارەتی شەهیدان هەندێک مەشروعمان هەبووە کە یەکیان چوەتە باری جێبەجێکردنەوە و 2 مەشروعی تریشی ماوە ئینشەڵا مەسەلەی مۆنومێنتەکە و مەسەلەی گۆڕستانی مەزاری شەهیدان ئەوەیش ئیشی لەسەرەکرێ و کاری ئەەکەین ئینشەڵا لە داهاتووە کە تا ڕادەیەک زامی کەسوکاری شەهیدانی شاری هەڵەبجە ساڕێژ بکەین هەرچەندە هەرچی بکرێت ناگاتە ئەوەی کە خوێنی دڵۆ پێ خوێنی ئەو شەهیدانی کە گیانی خۆیان کردە فیدای گەل و نیشتمان. تاکردنی موچەی کەسوکاری شەهیدان لەگەڵ بەغدا چیتان کردووە هیچ بەرنامەکان پێشڕەوی بە خۆیەوە بینیوە کە لە ماوەی ڕابردوو داوڵی بۆ زۆر بەداخەوە لە دوای ناساندنی کەیسی هەڵەبجە و ئەو کەیسانەی تری گەلی کوردستان و نەهامەتیەکان و قوربانیان لەلایەن دادگای تاوانەکانی هەڵەبجەوە حکوومەتی عێراق نەچوەتە ژێرباری قەرەبووکردنەوەی کەسوکاری شەهیدان و سەرجەم قوربانیانی گەلی کوردستان جگەل لە کارەساتی هەڵەبجە ئەنفال و کارەساتەکانی بەرزان و فەیلەکان و مەسەلەی وێرانکردنی شار و شارۆچکەکانی کوردستان خۆتان نەزان گەلی کوردستان لە حاجی ئۆمەران هەتا ئاگاتە پێنجوێن و هەڵەبجە و سەیسادەق و سەرجەم ئەو شارانەی کە لەسەر سنوور بوون هەمووی بەهۆی حربەوە وێران کران تا ئیسا حکوومەتی عێراقی نەچوەتە ژێرباری قەرەبووکردنەوەی ئەم مەسەلانە بەڵام ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی شەهیدان بەڕاستی جدین لەسەری و ئیشی لەسەرەکەین کابینەکانی پێشوویشیان لەسەر کردووە دەبێ هەمومان پێکەوە بە یەکگرتووی و یەک دەست بە دوای داخوازیەکانی گەلی کوردستان لەگەڵ نوێنەرانی گەلی کوردستان لە پەرلەمانی عێراق و لەگەڵ نوێنەرانمان لە دام و دەستگا تەشریعەکانی حکوومەتی عێراقی ئیشمان لەسەر کردووە ئینشەڵا کارێکەکەین کە تا ڕادەیەک ئاسوودەی
کە سوکاری شەهیدان بکەین. نەخۆشخانەیەک هەیە تا ئێستا بە نێوەناچڵی تەواو کراوە لەگەڵ ئەوەشدا بریندارانی چەکی کیمیایی چەند ساڵە وعد و بەڵێنیان پێدرێت کە ببرێنە دەرەوەی وڵات بۆچی تاکو ئێستا نەبراون وەچیەکەن. خۆشبەختانە دوێنێ وەزیری تەندروستی فەرمانێکی دەرکرد کە ئێمە ڕێنمایەک دەرەکەین ئێمە و وەزارەتی تەندروستی و وەزارەتە پەیوەندیدارەکان بە تایبەتی وەزارەتی دارایی بۆ ڕێخستنی بەرکەوتوانی چەکی کیمیایی و گرنگیدان بۆم نەخۆشخانەی کە لێرە هەیە و ئینشەڵا لە داهاتوە نەتایجێکی باشێوی. خەڵکی هەڵەبجە ڕخنیان لەوایە کە پێش حکومەتی عێراق دانی بە پارێزگابوونی هەڵەبجەدا نەناوە وەکو ئەنجومەنی وەزیران